الحمد لله والصلاة والسلام على رسول الله وعلى آله وصحبه ومن والاه. ربنا آتنا من لدنك رحمة وهيئ لنا من أمرنا رشدا. دیارە بیرۆکەی لەبەرکردنی قورئانی پیرۆز لەوە سەرچاوی گرت کە قورئانی پیرۆز کەلامی پەروەردگارمانە. ئیتر خۆشەویستیمان لە بۆ کەلامی پەروەردگار، ئەو کەلامەی ئەو قورئانەی کەوا دەستوری ژیانمانە، ئەو قورئانەی کەوا سەرچاوەی بەختەوەری دنیا و قیامەتمانە. ئیتر لەوەوە بەڕاستی ئەو فکرەیە سەری هەڵدا و دیارە کەسێکیش کەوا هەر کتێبێکی خۆش بێ و خاوەنی کتێبەکەی خۆش بێ، بە تەئکید لەقەدەر خۆشەویستی دەبی گرنگی بەو کتێبە بدە، لەقەدەر خۆشەویستی دەبی گرنگی بەو کتێبە بدە. ئیتر پێم وایە من باسی خۆم ناکەم، وەکو بەگشتی هەر کەسێک کەوا فعلاً بێت تعبیر لە خۆشەویستی خۆی لە بۆ قورئان و خاوەنی قورئان کە رەب العالەمینە بکە، باشترین تعبیر ئەوەیە کەوا فعلاً ئەو قورئان لە ناو سینجی خۆی بپارێزی. و بە تایبەتیش لە بۆ ئەو کەسانی کەوا وەکو کاری بانگخوازی دەکەن، دەیانەوێ خەڵکی بانگ بکەن لە بۆ لای خوای گەورە سوبحانەهو وتەعالە و لای قورئان و سوننەت. زۆر زەرورە بەڕاستی قورئانی پیرۆز هەوڵ بدە لە سینجی خۆی بیپارێزی و بەردەوام هەر کاتێک بێوێتن ئیستشهاد بە ئایەتێک بکات، چونکە قورئانی پیرۆز بە تەئکید سەرچاوەی هەموو بابەتەکانە. زۆر گرنگە قورئانی پیرۆزی لەبەربی زانایان نمونەیەکی جوان دەین و دەڵێن نمونەی ئەو کەسێک کە قورئانی لەبەرە لەگەڵ ئەو کەسێک کە لەبەری نییە، وەکو ئەو دوو کەسان کە لە سەفەردان، یەکێکیان نانی حازری پێیە، ئەوەی تریان ئاردی پێیە. ئەوەی کە ئاردی پێیە هەر کاتێک بێوێ کەوا نان بخوا دەبی دابەزی لە سەفەرەکەی، ئەو ئاردە بکاتە هەویر، ئەو هەویرە ئەو جا ئاگرێک بکاتەوە بیکاتە نان. بەڵام ئەوەی تریان کە نانی حازری پێیە هەر کاتێک پێویستمە نان خواردن یەکسەر بە حازری دەیخوا. ئیتر بەو شێوەیە کەسێک وە بە تایبەتیش کە خەریکی بانگەواز بی لۆ لای رەب العالەمین، وەکو ئەوەیە کەوا نانش حازری پێیە وەلیلله المەثل الأعلى، ئیستشهاد بەو ئاتە دەکات لە جێگای خۆی. ئیتر لێیە بەڕاستی زەرورەتە وەلەو ڕوانگە و لەو ئەسڵ و ئەساسەوە بەڕاستی ئیهتیمام و گرنگیدان و خود هەوڵدان لە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز لای بەندە دروست بوو. تر بەو شێوەیە دەستمان پێکرد لە ساڵانی 85 لەو کاتێک کە لە زانکۆ وەرگیرەم لە بەغدا، قەدەری خوا وا بووکەوە بووە سەبەبی تەعارف لەگەڵ مامۆستایەکی بەڕێز کە حەقەتەن ئەو لە دوای رەب العالەمین ئەو خاوەنی ئەو فەزلە بوو کە لەگەڵی کردم زیاتر ئاشنای کردم بە قورئانی پیرۆز. لە پێش ئەوەش ئەلحەمدولیللا وەکو عائیلە و بنەماڵە لەخوا بە زیاد بی خەریکی قورئان بووین، بەڵام وەکو ختمەی قورئانم کردێ مەسەلەن لە پۆلی چاری ئیبتیدایی، بەڵام وەکو لەبەرکردن بە حەقەت لەو کاتەوە کە چوومە زانکۆ لە پاشەوەی تەعارفم لەگەڵ ئەو مامۆستا بەڕێزە کرد، ئەو بەڕاستی هاندەرم بوو، ئەو زیاتر ئەو قورئانەی لا خۆشەویست کردم کە زیاتر هانیدام لە بۆی کەوا هەوڵی لەبەرکردنی بدەم. ئیتر لەو کاتانەدا بە پشتیوانی رەب العالەمین دەستمان پێ کرد. مدرسەی عیلم و عیرفان قورئان، باخ و بەهاری دڵانە قورئان، بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. ئێمە هەمومان بەڕاستی یعنی ئەزمەمان کە لە کات هەیە لە تەنزیمی کاتەکە هەیە. بەڕاستی ئەگەر نابایەوەندەی کات هەیە کە ئینسان بێوێ هەر کارێک بکاتن، ئەگەر بەرنامە لۆدا ڕێژی لە هەر 24 سەعاتێکدا بەڕاستی دەکرێ هەموو ئەو شتانی کەوا لای گرنگە کاتی لە بۆ تەرخان بکە. و بە تەئکید یعنی قورئانی پیرۆز کاتێکەوە ئینسان بڕیاردا کە لەبەری بکە وەکو فعلاً یەکە لە کارە سەرەکیەکانی ژیان، بە تەئکید دەتوانین کاتێکی لە بۆ تەرخان بکەیت، تەوازونێک بکەیت لە نێوان ئەوەی کەوا مەسەلەن وەکو قوتابیەکی زانکۆ کاتێکەوە واجبات سەرشانن دەوام دەکەی و لەگەڵ ئەوەش دەکرێت کاتێش لە بۆ تەرخان بکەی. ئەگەر ڕۆژانە لە 24 سەعات سەعاتێکیش بی وەڵاهی بەروبوومی دەبی، چونکە ئەگەر تەماشا بکەی ینی ڕۆژانە یەک ئاەت لەبەر بکەی، یەک ئاەت لە قورئانی پیرۆز لە مەجموعی ساڵێکدا دەبیتە 300 ئاەتە. ئیتر زۆرە بەڕاستی. تر منیش ئەو کاتە بە فەزلی خوای گەورە کە دەستم پێکرد
هەر فعلا لە کەمیەوە دەست پێکرد بەڵام بەڕاستی لەبەرکردنی قورئانی پیرۆز بەنسبەت من لەو کاتانە لەبەر ئەوەی وەکو دەستگایەک وەکو بنکەیەک وەکو سنتەرێک لە بۆ لەبەرکردنی قورئانی پیرۆز ئەو کاتە نەبوو. ئیتر هەر بە جوهدی فەردی زۆر جیاوازە لەوەی کەوا ئینسان لە ناو سنتەرێک لە بنکەیەک لە دەستگایەک دەگەر حەلەقەیەک بی ملزەم بی پێی واجبات لە سەرشانیان هەبی ئیتر دەماوە سەر ئەوەی کەوا فعلا بە منتەزەمی نەبووە لەوانەیە ڕۆژ هەبووە تەنها 2 ئاەتم لەبەر کردبی ڕۆژیش هەبووە نەوەڵا نیو لاپەڕ و لەوانەیە ڕۆژ هەبی لاپەڕێکشم لەبەر کردبی ئیتر بە سەراحەت لەو کاتانەوە دەستم پێکرد الحەمدولیلا هەتا وەکو ساڵی 90 لە ساڵی 90 وەکو با بڵێن بەڕاستی موسیبەتێکی عائیلیمان بەسەر هات وابوو لە ئاخر و ئوخری ئەهدی سەدامی کە ئەو کاتە لە کوردستان مابوو ئەو کات هێشتام تەلەبەم لە بەغدا 4 برام پێکەوە گیرە حاجی منەوەر و سەیدی کەش وابوو لە نەتیجەدا حاجی منەوەر ئاعدام کرا خوای گەورە بە شەهیدی قبوڵ بکە سەیەکەت کەش کە مؤبەد بوون ئیترمانەوە 2 ساڵ هەتا وەکو بە عەفوێک لەلایەن حکومەتی ئەو کات عفوەک لە بۆ سیاسەکان درا و بەربوون الحەمدولله ئیتر هەتا ئەو کاتی خەریک بووم الحەمدولله هەتا ئەو کات والله ئەعلەم یعنی لە حدودی 21-22 جزئم تەواو کرد بوو لەخوا بەزایت بەڵام بە سەراحەت لە دوای هاتنی موسیبەتە تەئسیراتی هەبوو لەسرم تر دابڕام بە حەقەت دابڕام هەتا وەکو وابوو ئەوان بەربوون و لە دوای ئەوە بە هەر حاڵ ئیتر پچڕ بوو لەبەرکردنەکەم یعنی بە منتەزەمی نەبووە لە بدایش باسم کرد لە سنتەرێک نەبووە کەوارەگەر حەلەقەیەک ملزەمبی مەسەرەن بەوەندە ساڵە بە محەدەدی لەبەری بکەی لێیە ماوە ئیتر پچڕ مراجعەم دەکرد و دادەبڕام زیاترم لەبەر دەکرد و دادەبڕام هەتا خولاسەی کەلام لە ساڵی 2007 کە دەستگای نووری حیکمە ئەو کاتە بە ناوی سنتەری حیکمە کە دامەزرا ئەو کاتە خوا پاداشت مامۆستا بەکر بداتەوە کە ئەو کاتە ئەو بەرپرسی یەکەمی ئەو سنتەرە بوو لە بۆ مامۆستایان کە ئەم وەکو مامۆستا یەکەم جار چوومە ئەوێ لە بۆ مامۆستایان و ئەندامانی ئەو سنتەرە حەلەقەیەکی دانا کە پێی دەگوترێ حەلەقەی تەرمیمی یعنی حەلەقەیە کە با بڵێن کە دەکرێت دواتر بە تەفسیل باسی بکەین لە بۆ ئەو کەسانە باشە کە حیفظی قورئانیان کردیە بەڵام دابڕاینە ئیتر با بڵێن کەلێنی تێدامە لێرە سوورەتێکمە لێرە هەندێک ئاەتیمە لێرە تاوەکو کۆی بکاتەوە ئیتر ئەو خەتمەی پێی گوتری والله ئەعلەم تەرمیمیان تەرقیعی کو بڵێ پینە و پەڕۆی بکەیت لە خلالی 7 مانگونی و حەلەقەیەک ئەوها ئیتفاقمان کرد هەر هەفتەیەک جوزئێکمان مراجعە دەکردەوە هەر هەفتەیەک جوزئێک بە 7 مانگونی و ئیتر لەو هەفتەی کە ئەتوو ئەو جوزئەی مراجعە دەکەیەوە ئەسڵ وایە هەموو ڕۆژێ ئەو جوزئەی بخوێنیەوە هەتا وەکو لە هەفتەمین ڕۆژ پێکەوە دادەنیشن و بە جەماعی دەیخوێننەوە الحەمدولله دەکرێ بڵێم ئەو کاتە بە تەواوەتی قورئانم تەواو کرد بە فەزلی خوای گەورە بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان بەخۆی زۆر گرنگە طبعا مصحف نەگۆڕێ لەبەرەوەی فعلا ئەگە بمانوێ بابن باز لە طریقەتی لەبەرکردنیش بکەین ئەسڵ وایە یەکەم جار ئەتۆمەشا ئەو سەفحەیە بکەی وەکو دەڵێ هەتا چاوت تێر دەبی لێ تەواو سوورە و ڕسمی ئەو سەفحەیە بستە ناومێش کرد لە ناو زێهنت خەزن بی نەوەڵی من لەبەرەوەی بەسراحەت وەکو گوتم ئەو کاتێکە لەبەرمان کرد لە خلالی حەلەقە و لە خلالی سنتەر ئەوان نەبووە مصحفم گۆڕیە بەڵام ئەخیر شت لەو با بڵێن خەتمە تەرقیعیەی بەڵێ لەسەر مصحفێک و لە هەزاریش لەسەر ئەو طەبعەی بەردەوام الحەمدولله مەدرسەی عیلم و عیرفانە قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم سرای گەشاوەی ژیانە قورئان دیارە لەبەرکردنی قورئانی پیرۆز کە چەندە گرنگە چه سەروەریەکی دنیا و قیامەت پێ بەدەستدەینی بەڵام لەگەڵ ئەوەش ئەگەر لەبەرکردنی قورئانی پیرۆز
پرۆژەیەک بی محەدەد بی بە کاتێکی دیاری کراو ئەوجە ساڵێکە 2 ساڵە چەند ساڵێکە لە ژیان لە بۆی تەرخاندەکەی بەڵام لەوەش گرنگتر پارێزگاریکردن لەسەر ئەو نعمەتە پارێزگاریکردن لەسەر ئەو نعمەتە لەبەرەوەی بەڕاستی قورئانی پیرۆز وەکو زانایان دەفەرمون ئەوەی کە تەجروبەی لێ قورئان هەیە دەڵێ قورئانی پیرۆز سەریع الحفظە سەریع النسیانیشە ئەوەش هەر تحقیقی وعدەی خوای گەورەیە سبحانه وتعالى کە سەریع الحفظە لەبەرەوەی دەفەرمی ولقد يسرنا القرآن للذكر ڕاستی قورئانی پیرۆز خوای گەورە ئاسانی کردیە لۆ کەسێک کەوا بە ئیخلاسەوە لێ بستە پێش ئیتر هەم لەبەرکردنی هەم تێگەیشتنی هەم کارپێکردنیشی بە فعلی قورئانی پیرۆز وەک خوای گەورە وەسفی دەکا بۆی کەوا کتابێکی کەریمە سەخاوەتی یەکجار زۆر هەر کوی لێی بچێ پێش لێی بەهرەمەند دەبی ئیتر لەبەرکردنەکەی بەڵێ زۆر گرنگە بەڵام پارێزگاریکردنیش لەسەری زۆر گرنگە تەماشا دەکەی وەسیەتی پێغەمبەری صلی الله علیه وسلم لە بە ئەو کەسانێکەوە قورئان لەبەر دەکەن بۆی کەوا دەفەرمی تعاهدوا هذا القرآن تعاهد واتە پێویستە پێداچوونەوە لەگەڵ قورئانی پیرۆز بکەی ئیتر کە دەڵێن سەریع الحفظە سەریع النسیانیشە ئەوەش لە ڕەحمەتی خوایە لۆ لەبەرەوەی کەسێکەوە ئەگەر قورئانی پیرۆزی لەبەر کرد بەوەی یەکسەر بڵێت تەواو ئەو قۆناغێکمە لە ژیان و لەبەرم کرد و تەواو وازی لێبین ئەو دەبێتە سەر مەسائلی دیکە زۆر غەڵەتە خوای گەورە سبحانه وتعالى دەیەوێ بەردەوام بی لەگەڵ قورئانی پیرۆز کە دەفەرمی سەریع النسیانە وطبعا ئەوەش هەر بالضبط لە فەرمودەکان پێ سەڵسەلەم بەدی دەکرێت کەوا پێ سوێن بە رەب العالەمین دەخوا ئەو زاتەی سبحانه وتعالى کە نەفسی محەممەدی بەدەستە صلى الله عليه وسلم دەفەرمی لهو أشد تفصيا في صدور الرجال من الإبل في عقولها لسندين أحاديث بيان صوص أو حقة باز زكاة إهمال كردني جناه تاوانا براستي تكرار كردنكي التكرار وكزانا دفرمي التكرار براستي زور مهمة لويا تمش هذا كي مثلا تونيتي لبابلين تكرار كردنا وكي عادة أو كسيك وقرآن بيروز لبردك زانایان بە تەجروبە دەڵێن لە خلالی 2 ساڵ کە پێی گوتن مەرحەلەی تەجمیع کۆکردنەوە ئەو قورئانە هەتا وەکو دەستە با بڵێن ذاکرە دوورەکە چونکە ذاکرەی موقەتمان هەیە ئەوی کەش دائیمەیە بە تکرار دەستە ذاکرە دائیمەکەی لە خلالی 2 ساڵ کە قورئان لەبەر کرد ئیعتیادیە ئەتوو هەر لەبەر دەکەی هەر لە بیرت دەچی هەر لەبەر دەکەی هەر لە بیر دەچی ئەوە مەرحەلەیە کە بەڕاستی مەرحەلەی تاقیکردنەوەشە یان قەدەری خوای گەورەی سبحانه وتعالى کە طبع ئینسان وایە مەرحەلەی تاقیکردنەوەی لە بۆ ئینسان هەتا چەند ثابتە لەگەڵ ئەو قورئانە هەتا چەند خۆڕاگرە لێرەوە لە خلالی ئەو 2 ساڵی زۆر جاران شەیطان دێ محاولە لەگەڵ کە بە کەلکی حفظ نایە هەر لەبەر دەکەی هەر لە بیر دەکەی ئەگەر ئیسرارت هەبی لەسەری ثەباتت هەبی خوای گەورە سبحانه وتعالى یارمەتیت دەدا و تەثبیت دەبی جێگیر دەبی کەواتە بەڕاستی ئەو 2 ساڵی لە دوای لەبەرکردن زۆر ضرورە ئینسان خۆڕاگر بی خۆڕاگریەکەش بە چییە؟ ئیستعانە بە رەب العالەمین ئەو جا تکرارکردنەوە ئەو جا هەر بەردەوام بوون بەڵام ئەگەر لێرە سارد بوویەوە لە دەست دەڕوایە تەواو دەڕوا لە دەست دەی ئیتر دەبیستە لە نوێ لەبەری بکەوە قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما ئەو کەسەی کە دەیەوێ شەو نوێژ بکە ئەگەر مقداری قورئانی لەبەر نەبی ناکرێ بەڕاستی بەردەوامبی لەگەڵی ناکرێ و بە پێچەوانەوەش ئەوەی حفظ قورئانی هەبی شەو نوێژی لەگەڵ نەبی تەثبیتی ناکە لەبەر چی مەسئلەی شەو نوێژ تەئسیر لەسەر حفظ قورئان پیرۆز دەفەرمی إن ناشئة الليل واتە ئەو عیبادەتەی کەوا تەنشأ بالليل هي أشد وطئا أي تواطؤا بين القلب واللسان أو قورئانی کە لە شەو نوێژ دەیخوێنی علاقەتی زۆر بتەو لە بینی زمان و دڵ هەیە لەو کاتانە لەبەرەوەی بەڕاستی دنیا خامۆشە و هادئە وەکو ڕۆژ نییە و ئەقوەم قیلە ئەو قورئانی کە لە شەو نوێژ دەیخوێنیەوە زمان لەسەر لێ ڕادێ یعنی جار وایە هەمومان بەسەرمان هاتیە دەبینی ئاەتەکە سوبحان لەبەرتە نایەتە سەر زمانت پێویستە بێتە سەر زمان ئەو زمانت لێ ڕابێ باشترین وەسیلە بەڕاستی شەو نوێژە لەگەڵ ئەو هەموو ئەزر و پاداش شەو نوێژ کەوە معلومە لە قورئان لە سونەت کە باس کرا ئیتر ومن الليل
فتهجد به مقصدم تمشاك الشونيج لقى القرآن ومن الليل فتهجد به أي بالقرآن لسورة وأتاني سورة المزمل هموي براس لقى القرآن إن زاد فرم إنا سنلقي عليك قولا ثقيلا أين إمام شنقيت اليوم دري زور جوان بازك ضل توفيق لبين أو دؤاته إنا سنلقي عليك قولا ثقيلا قول شيء ثقيلة قرصة لولا أجد فرمي ولقد يسرنا القرآن للذكر ده فرمي تيسيركي بويك وهستي والشونيج بيبكي خواي يقول لود آسان دكا شونيج بينكي إنا سنلقي عليك قولا ثقيلا قرص ده بلا سرد لو براستي الشو الروجد بتابتي أو الشو أو ذا روجيش دبيت كاتلو ترخام كي براستي مدرسة علم عرفان قرآن باخ بهاري دلان قرآن بوشاد ماني وسر برزي هردم أو مقداري كداتنا لبو مراجعة زانان زور زوان دلين تاوكو أو روجت بركة داربي تاوكو أو روجت بركة داربي أصل ويا سرتاي إيشا كانت بقرآن دس بيبكي وبالتأكيد هم مبادرة كوا أصل ويا عبادات كان مبادرة ودس بيش خير تدابي هم لبو بركة دار كرني باقي روجة كتك بقرآن بيروز دس بيكري ختميك من هي كمشهورة بختمي الصحابة أصحاب خوان لرازي بيدتي أو بوشيوي مراجعان كدتو أنزع علماء دارين أو ختمي أصحابه بالتأكيد إبيغمبر صلى الله عليه وسلم لو كم ترنبو أجر زيات الجنبي تسبيع القرآن وتبع حفرش حفتي ختميك ناويشيان لنا فمي بشوق هر حرفك لو حرفانا تعبير لسورتك لسورة كان القرآن بيروزك وتروجي كم لسورة فاتحة وفاء حتى مائدة ميم فمي كواتا روجي كم لفاتحة حتى مائدة روجي دوم فمي لمائدة وأوزارة حتى يونس أوزار يونس سوا حتى باء مقصد بني إسرائيل وحتى سورة الإسراء لمائدة حتى سورة الإسراء أوزا فمي بشوق حتى شعراء يتبو شوي بيدا دي حتى لحف رجان تواوي دكا وكو قتمان أخير شات أويكا براستي أو كسا أخير حدي أدنى نابل ما قاش لسرتي فريتا أقنال لبير دكا براستي إنسانة إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد أجر لسرتها وبوشوي لبرد كذبي وقلت مال كم تريني بينزارة كهر آتك لبريدكي حتى 500 زار كطريقة شناقطية سندي زياتر تكرار كريبتو زياتر تثبيت دبي لما يشكو دولو درون لو براستي طبع قرآن بيروزيش وكو داقوتري قرآن بيروز غالبة سبحان الله يعني هرتسندا أو كسه لقلبي خريشي بي لخزمتي دابي بلى فضل خواهي قول لساري أويك وتثبيت دك أنه ميشكو دولو دروني بلى ما إنسان بحكم كإنسانة سبحان الله زاري وايلي تجير دبي لو هنال زي والله إيواه بوا لبيش نواجي لسورة فاتحة ليجير بوا يعني بشواهد يعني تزاي أوي سورة كان ديكا القرآن غالبة وأو طبع قرآنش كغالبة والك كزيات لخزمتي دابي يتلو مشروعي كبراستي أو كوا خواي قورا كرمي لقلك كقرآن بيروز لبردكا دبي عهد بيمان بك براستي كلقلبي حتى مردن كلقلبوي زوكو يقدر زانان دلنا لا مجلس يباس كلا فلانكس يحفظ القرآن قال بل القرآن يحفظه قرآن دي باريزي براستي دياري أو رنكد نوانا للشوازي مراجعة أو تسندي مراجعة لكاتكاني مراجعة مقداركي أو بشويشي قشتية لكسيق لو كسيق دقوري بالتأكيد بلا مهم وي إنسان شو رجلو ترخان كالسر هيس فرصتك بازنا دا استعمل بكو تجربة خوم لروش كالحملة وظيفة شمهية مسؤوليتي ماليش من السنة والله من قال أوش يقلو كاتاني كزور إسفادي لذلك من نفس سيارة
چکە ئێستا بەڕاستی هاتوچۆ و مواصلات کاتێکی زۆر لە ژیانمان تەرخان دەکات. لە کاتی هاتوچۆیەکان بە تایبەتی کە بە تەنیا بم زۆر ئیسفادە لەو کاتە دەکەم کە بەڕاستی تێیدا بە فەزلی خوای گەورە مڕازای قورئانی پیرۆز دەکەم. بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان. سەردی قورئانی پیرۆز لە سوورەتی ئەلفاتحەوە هەتا سوورەتی ئەنناس کە الحەمدوللا وەکو فەزلی خوای گەورە پارەکە کردم کە لە دەستگا الحەمدوللا ئێمە ساڵانە با بڵین برایان و خوشکان تێدا بەشدارن لە مەسەلەی سەردی قورئانی پیرۆز بە فەزلی خوای گەورە ڕەزامەندی خوای گەورە قبولی بکە لە سوورەتی ئەلفاتحەوە هەتا سوورەتی ئەنناس لە ڕۆژێکدا تەنها ئەو کاتانەی کەوا نوێژمان تێدا کرد یاخود لە بۆ نانخواردن هەستاین بەخۆی ئەسڵ وە ئەگەر بە 20 دقەبی بە 10 سەعات تەواو دەبی. اینجا کە حیفظەکە با بڵێن کەمێک خەلەلی تێدابی یعنی ئیتقانەکە دوانێت تەمەن زیاتر دەبیتن ئیتر بەو شێوەیە کاتێکی زۆری لێت ناوێ. یعنی ئەتو تەمەشا بکە ئەگەر لە ڕۆژانە لە بۆ نمونە 3 جوزئی مڕازەعە بکەیەوە 3 دقەی کاکە گوتمان بە نیو سەعات بی دەکات سەعات و نیوەک یعنی لە شەو ڕۆژێک لە 24 سەعات ڕەزیلی بە سەعات و نیوەک دەکەی کە لە خزمەتی قورئانی پیرۆز بی لەوەی باشتر هەیە خەریکی بی لە کاتێکدا وەکو پێغەمبەر دەفەرمێ هەر پیتێک حەسەنەیەکە والحەسەنەة بعشر أمثالها. مدرسەی عیلم و عیرفانە قورئان باخ و بەهاری دڵانە قورئان بۆ شادومانی و سەربەرزی هەردەم. أعوذ بالله من الشيطان الرجيم. بسم الله الرحمن الرحيم. ولقد خلقنا الإنسان ونعلم ما توسوس به نفسه ونحن أقرب إليه من حبل الوريد إذ يتلقى المتلقيان عن اليمين وعن الشمال قعيد ما يلفظ من قول إلا لديه رقيب عتيد وجاءت سكرة الموت بالحق ذلك ما كنت منه تحيد ونفخ في الصور ذلك يوم الوعيد وجاءت كل نفس معها سائق وشهيد لقد كنت في غفلة من هذا فكشفنا عنك غطاءك فبصرك اليوم حديد. بۆ شادومانی و سەربەرزی هەردەم چرای گەشاوەی ژیانە قورئان. ئامۆژگاریم لە بۆ مسلمانان بەگشتی و لە بۆ خۆشم بە تایبەتی بەڕاستی هەرچەندە لە قورئانی پیرۆز نزیک بی واللهی لە دنیا و قیامەت بەختەوەر دەبی لەبەر ئەوەی بەڕاستی قورئان کەلامی پەروەردگارە سوبحانەه وتەعالە واللهی لەگەڵ ئەو فیترەتەی دەگونجێت کە خوای گەورە ئێمەی لەسەر خەڵق کردیە لۆیە قورئانی پیرۆز دەبێتە تکاکارمان لە قیامەت. قورئانی پیرۆز لە هەر سینگ و دڵ و دەروونێک بی وەکو پێنج ساسم دەفەرمی ئەگەر لەسەر پێستێکی وشکرا بوو نووسێ و فڕێدرێتە ناو ئاگر ناسووتێ چجا ئەوە لە ناو سینە و دڵ و دەروونی مسلمانێک دابی. لۆیە بەڕاستی زۆر گرنگە بەڕاستی ئەو کاتانەی کە خوای گەورە پێمانی بەخشیە لە خزمەتی قورئانی پیرۆز دابین لەوەی باشتر نییە واللهی لە ڕۆژی قیامەت لە پەڕاوی کردەوەکانمان ئەوەی تێدا ببینینەوە کە ئەو کەسە حافظی قورئان بووە لە خزمەتی قورئانی پیرۆزدا بووە. لۆیە ئامۆژگاریم لۆ خۆم و لۆ هەموو مسلمانان بەگشتی لە خزمەتی قورئانی پیرۆز بن بە مەرجێک بە ئیخلاسەوە لەبەر ئەوەی هەموو کارێک ئەگەر بێت و ئیخلاسی لێ دەربینی واللهی بەرەکەت تێدا نامێ خوای گەورەش قبولی ناکە بەڵکو وەکو بەبیر هینانۆش لۆ خۆم و لۆ هەموو مسلمانان یەک لەو سێ کەسێک کە جەهەنەمی پێخۆش دەکرێت کەسێک کە قورئانی لەبەر کردێ بەس لەبۆی پێی بگوترێ حافظی قورئان. ئیتر ئاگادارم بەڕاستی لە پێناوی خوا خۆمان یەکلا بکەینەوە ئەو قورئانە لەبەر بکەین لە بۆ ئەوەی کەوا کاریشی پێ بکەین کەواتە لە ضمنی ئیخلاس ئەوەیە کەوا ئەو قورئان لەبەر بکەی لەوەی کەوا کاری پێ بکەی لەوەی کەوا تێی بگەی طبعاً لە بۆی کاری پێ بکەی لە نەتیجەدا تاوەکو خوای گەورە لێت ڕازی بی هەم لە دنیا و هەم لە قیامەت. ئەوەی کەوا قورئان لەبەرە تەمەشا دەکات لە قورئان پیرۆز خوای گەورە وەسفی کردی ئەوانەی کەوا قورئان لەبەرە ئەهلی علمن دەفەرمی بل هو آيات بينات في صدور الذين أوتوا العلم
ناوی لەوانە بەڕاستی ئوتول العلم ئەوانەی کەوا قورئانی پیرۆزیان لەبەرە وەکو پێغەمبەر صلی الله علیه و دەفەرمی لە ڕۆژی قیامەت پێی دەگوترێ اقرأ وارق ورتل كما كنت ترتل في الدنيا فإن منزلتك عند آخر آية تقرأها كواتە بخوێنەوە ولا لە قیامەت پێی دەگوترێ بخوێنەوە پێی بەرز بۆ ئاەت بە ئاەت منزیلەتی تو هەتا ئەو جێگایە کەوا قورئان دەخوێنەوە لێوێ زانایان دەفەرمون عدەدی دەرەجەکانی بەهەشت لەقەدەر عدەدی ئاەتەکانی قورئانی پیرۆزە بەتەئکید هەممان پێما خۆشە فیردەوس الأعلا بەدەست بینین ئیتر ئەوەندە لەبەر بکە کە پێت خۆشە لە قورئان لە بەهەشتی پانوبەرین تێدا بەرز ببیەوە قورئان ژیانما هەناسە و بوونما شاد و سەربەرزم چونکە دەستورما. لە کۆتاییدا دەستخۆشی لە برایانی بەڕێزم دەکەن کە ئەو بەرنامەیان ڕێخست بەبەستەکەش ئەوەیەکەوە ڕەجامان وایە کەسانێک کە گوێمان لێ دەگرن خوای گەورە سوبحانە وتعالە بیکاتەمای ئەوەی کەوا سوودی لێ وەربگرن و هەروەها کاری پێ بکەین و خوای گەورە بە ئەهلی قورئان بمانژمێری و خوای گەورە سوبحانە وتعالە لە شەفاعەتی قورئان و لە شەفاعەتی پێغەمبەر صلی الله عليه وسلم بێبەشمان نەکە. بسم الله الرحمن الرحيم والسماء والطارق وما أدراك ما الطارق النجم الثاقب إن كل نفس لما عليها حافظ فلينظر الإنسان مما خلق من ماء دافق يخرج من بين الصلب والترائب إنه على رجعه لقادر يوم تبلى السرائر فما له من قوة ولا ناصر والسماء ذات الرجع والأرض ذات الصدع إنه لقول فصل. مدرسة علم عرفان قرآن باخ بهاري دلان قرآن بوشاد ماني وسر برزي هردم